لە پارێزگای هەڵەبجە هێشتا ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و ئەوانەی هیچ بەڵگەیەکی ڕێگەپێدانیان نییە دەسۆڕێنەوە. ئاراس 2 ساڵە ئۆتۆمبیلێکی مەلیکەی کڕیوە و 6,000 دۆلاری پێداوە، بەڵام ئێستا ناچارە لە ماڵەوە نێنێتە دەرەوە و نیگەرانە لەوەی دەستی بەسەردا بگیرێت. ئەم مەلیکە و سیارانە هەر خۆیان داخلیان کردەوە، بەس لە دەست مەسوولێکی لە پشتە یا بە ئازادی مەسوولە داخل کراوە. ئەینای کەسێکی فەقیر ناتوانێت بڕە داخلیکا و بێنێ و بیبا و داواکارین لە حکومەت لە ئەوغانی کە دەسەڵاتدارن، دەسەڵاتداری هەڵەبجە، دەسەڵاتداری سلێمانی، ئەم سنووری یەکێتی بە تایبەتی هاوکاری خەڵک بکەن، هاوکاری معنەویاتی خەڵک بکەن. چەند ماڵ تێکە چێت لەسەر ئەمە بڕوان پێ بکە خەڵک هەوڵی خۆکوشتنەدا، خەڵک هەوڵی ئازاردانی مرورەدا، ئازاردانی پۆلیسەدا، دەقەکردن لە خەڵک، دەشکاندنەوە سەر خەڵک. اینجا ئەگەر ڕقەمێک ئارمەشتێک بکەن بۆم خەڵکە بۆم سیارانەی کە بێکێشن، بەڕاستی چەند کەسێکی فەقیری لە داماوێ لێ خوڕێ. خاوەن ئۆتۆمبیلە بێسەرەتەکان دەڵێن بەرپرسانی حیزبی لە پارێزگای سلێمانی خۆیان هێناویانەتە ناو شارەکان و پێویستە خۆیان ڕێکاری یاسایی بۆ بدۆزنەوە، چونکە بەم شێوەیە خەڵکی زۆر زەرمەند دەبێت. وەڵی هیوادارین ئەم سیارە بێسەرەتانە تاکی ئاوا بێ، یان شتێکیان بۆ بکەن وەکو چۆن داخلیان کردووە، خۆکو خۆیان داخلیان کردووە خۆشیان ماینیکەن کاکە، خۆشیان حەلیکەن. خۆ ئەمە دەدان و بیزان و سەدانە نیە، 100,000 سیاری تێە، شاینە مەلیکە پیکاپ مەرزێ دار و بەردی تەیە کاکە، وەکو چۆن شتێکیان کردو ئاواش حەلیکەن. ئەو من وەکو خۆم لە ماڵا کردووە بە تەنافەخوا هەر نەمێناوتە دەرەوە، ئەمە بۆ هەفتەیەکە ڕوا کاکە، ئەمە مننا هەیە بە دامایی کڕوێتی کاکە، ئەم خەڵکە چی بکات چی ئادەی حەلی ئەبێ حەلی بکەن خۆ بەدەست خۆیان. پەیام بە دوواداچوونی کرد لە پارێزگای هەڵەبجە هێشتا بڕیارەکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. بەرپرسان و بەڕێبەراتیات و چۆجارە هیچ لێدوانێکیان نییە و دەڵێن لە ڕۆژانی داهاتوو بە ئامانگی لەگەڵ لیژنەی ئەمنی ڕێکاری پێویست دەگرنەبەر. لە پارێزگای سلێمانی وەڵەبجە و کەلار و ڕاپەڕین زیاتر لە 60,000 ئۆتۆمبیلی بێسەرەتا هەن و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ڕێوشێنی یاسایی بەرامبەریان دەگرنەبەر و بەواش هەزاران کەس زەرمەند دەبن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.